لا قۆناغی سیودو یانەکانی جامی عراق نەورۆز لە هەولێر و لەسەر یارگەی فرانسۆ هەریری میوانداری نەفتی میسانی کرد. لانیوە یەکەم هەردووتی بە ئاستێکی مامناوەندوولەیە کە و نزیک دەرکەوتن. کۆمەڵێک دەرفەت بۆ یاریزانانی هەردوویانە ڕێککەوت، بەڵام نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لا دەستپێکی نیوەی دوم بە سوودوەرگرتن لە هەڵەیەکی هێڵی بەرگری نەورۆز، یونس عابد لە خولەکی 49 نەفتی میسانی بە گۆڵێک پێشخست. لە خولەکی 74 بنیامین ئاگۆر گۆڵی دومیشی بۆ نەفتی میسان زیاد کرد. لە خولەکی 79 کلاودیۆ مارادۆنا گۆڵ یەکەمی بۆ نەورۆز تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. هەرچەندە نەورۆز دەرفەتی گۆڵ یەکسانیشی لە پێش بوو، بەڵام پێی نەگەیشت و یاری بە سەرکەوتنی نەفتی میسان بە کۆتا هات. مباراة كأس مباراة ما بيها تعويض. یاری جامە قەرەبووکردنەوەی نییە، ئێمە دەبواە هزری تەواومان لەسەر یاریەکە بواە. 6 یاریزان یاخود زیاتر لە ئاستی خۆیاندا نەبوون و ویسمان لە نیوەی دوم چارەسەری بکەین. هەندێک گۆڕانکاریمان کرد، یاریزانەکان لە بارودۆخی خۆیان مانەوە، بە تایبەتی هێڵی بەرگری، گۆڵەکانیش هەڵەی تاکە کەسی بوون. نەمانتوانی سەرکەوتن تۆمار بکەین و پیرۆزە لە نەفتی میسان. ئینشاءڵڵا لە خول باشتر دەردەکەوین. بێگومان نەفتی میسانتی پێش چاکە. دەزانن 15 کاتژمێر لە ڕێگا بوون بۆ هەولێر، ئێمە لە عیمارۆ هاتوین بۆ سەرکەوتن و بابردنەوەش بگەڕینەوە. وا یاری جامیش قەرەبووی نییە، چونکە یەک یاریە. دەمازانی نەورۆزیشتی پێشی چاکە و لەسەر یاریگای خۆی یاری دەکات. ئەم یاریگای ئەو حیسابە، بەڵام کاپتن عودەی ڕاهێنەرمان پلانێکی سەرکەوتووی داڕێژی بوو و ئەلحەمدولیلا پێوەی پابەند بووین. یانەی نەورۆز لەم قۆناغەی جامی یانەکانی عراق ماڵ ئاوایی کرد و نەفتی میسانیش خۆی گەیاندا قۆناغی 16. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.